ناوی خوای گەورە سڵاوتان لێبێ بەڕێزان دوای 11 ساڵ لە پەسەندکردنی پەرلەمانی عێراق دەستور هەموار دەکاتەوە. سەلیم جدوری سەرۆکی پەرلەمانی عێراق لە دانیشتنی پەرلەمانی عێراق داوای لە کوتلەکانی پەرلەمان کرد لیژنەیەک بۆ هەموارکردنەوەی دەستور پێک بێنن. بە میواندارێک لە بەڕێزان سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری بەغدادەوە زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانم شڕۆڤی ئەم پرسە دەکەین. دوای 11 ساڵ لە پەسەندکردنی دەستوری عێراق هەموار دەکرێتەوە. لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق داوای لە فراکسیۆنەکانی پەرلەمان کرد لە ماوەی هەفتەیەکدا لێژنەی بۆ هەموارکردنەوەی دەستوری عێراق پێک بهێنن. سەرۆکی پەرلەمانی شوتی ئەنجومەنی وەزیرانی عێراق نووسراوێکی لەبارەی پێکهێنانی لێژنەیەک بۆ هەموارکردنەوەی دەستوری عێراق ئاڕاستەی پەرلەمان کردووە. داواکاری بۆ هەموارکردنەوەی دەستوری عێراق لە کاتێکدایە عێراق لە ڕووی سیاسی و ئابووری و ئەمنی لە دۆخێکی ئاڵۆزدایە. هەموارکردنەوەی دەستور کارێکی ئاسان نییە. لەلایەکی درەوە ناکۆکی هەیە لە نێوان کوتلا سیاسەکانی نێو پەرلەمانی عێراق بۆ چۆنێتی هەموارکردنەوەی مادە و بەڕگەکانی دەستور. کۆد لە دەستوری عێراقی ساڵی 2005 کۆمەڵێک مافی بۆ دیاریکرا و فیدراڵەتیش بۆ هەرێم چەسپێنراوە، بەڵام زۆرێک لەو دەسەڵات و مافانی بەهێرانراون جێبەجێ نەکراون. کێشەی خاک و پێشمەرگە و نەوت یەکێکن لە کێشە سەرگەکانی نێوان هەرێم و حکوومەتی عێراق، بەڵام دەستوریش نەیتوانیوە ئەو کێشانە یەکلای بکاتەوە. ئەو کاتی دەستوری عێراق لە ساڵی 2005 نووسرایەوە لانە کوردەکان پێگەیەکی بەهێزیان لە بەغدا هەبوو، بۆیە توانیان تا ڕادەیەک مافەکانی کورد لە دەستور بچەسپێنن، بەڵام ێساکە پێگەی کورد لە بەغدا لاواز بووە ناوماڵی کورد پەرتەوازە بووە. ئایا هەموارکردنەوەی دەستوری عێراق لە بەرژەوەندی کورد دەبێت؟ دەستوری عێراق لە 142 مادە پێکهاتووە لە 15 ئۆکتۆبەری ساڵی 2005 بە ڕێژەی لە 178 لەلایەن خەڵکی عێراقەوە پەسەندکرا. لە ساڵی 2006 کەوتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام سونەکانی عێراق دەنگیان پێ نەدا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان دووبارە کاکسەرار بەخێر سوپاس بۆ ئامادەبوونتان. کاکسەرار ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێستان خۆ دەزانن کەمڕۆ لە دانیشتنی پەرلەمانی عێراق سەرۆکی پەرلەمان داوای کردووە کە لیژنەیەک لەلایەن کوردەکان پێک بێنرێ بۆ هەموارکردنەوەی دەستور. پێ دوایە لەم قۆناغەدا ئەم داواکاری دەستور هەموارکردنەوەی دەستور بۆ چ مەبەستێک؟ ئەکرێ مەبەستی جۆرا جۆری لە پشت بێ، بەڵام دەبێ بزانین عێراق ئەم دەستورەی کە دوای ئقرارکردنی هەڵبەتە دەبێت ئەوەش ڕاستکەینەوە کە هەموو سونەڕەتیان نەکردەوە. ئەگەر هەموو سونەڕەتیان کردایەتەوە و دەستورە تێنەدەپەڕی، یعنی نەیەتوانی، چونکە بەپێی دەستور خۆی ئالیاتی تعدیل و ئالیاتی قبوڵ و ئالیاتی هەڵەشانەوەشی تیا دیاری کردووە. ئەگەر دوو لەسەر دانیشتوانی سێ پارێزگای عێراقی لە دژی دەنگیان بدایە و دەستورە تێناپەڕی و سێ پارێزگای عێراقی لانی کەم هەیە کە سونەن دانیشتوانەکەی لە لەحظاتی ئەخیری ساعاتی ئەخیری موضوعی دەستور پێشدەنگدانی تەفاهمێک لەگەڵ حیزبی ئیسلامی عێراقیە وەختە کرا بۆ ئەوەی کە مادەی 142 ئیزافە کرا کە ئەگەر دەستور تعدیل بکرێ بە پێی ئەو مادەیە تعدیلەکرێ. بەشێکی ئەوان توانیان ئەو دوو لەسەر سێی سونە کە پەکخەری دەنگدان بوو بە دەستور و تێپەڕانی دەستور توانیان ئەوە پەک بخەن و دەستور بەو تەریقەیە تێپەڕی. هەڵبەتە جەنابی شەزانی و بینەرانی بەڕێزی شەزانن کە خولی یەکەمی پەرلەمان ئەم لیژنەیە دروست کرا. ئەو لیژنەیە کە ئێستا دروست دەکرێت بۆ هەموارکردنی دەستور خولی یەکەم لیژنەیەکی وا دروستکرایەوە. ئەو من نازانم ئەو برادرانەی لە بەغان ئێستا لە ئەندامی پەرلەمانن لە کوتلە کوردستانەکان تا چەند مطلعن لەسەر ئەو ڕەشنووسێکیان ئامادە کرد، بەڵام لە خولی یەکەمەوە دەستور ئەزانی چونکە خۆی دەستور بە مەرج تێپەڕی بە پێی مەرج مادەی 142 وا دیاریکرا کە لیژنەیەک تەشکیلەکرێت بۆ هەموارکردنەوەی دەستور، چونکە سونەکان لە غیابی سونەیە دەستور نووسرا سونەکان ناڕازی بوون. ئەم ناڕزایەتێ جەوێکی دروست کرد بۆ ئەوەی ڕازی بن مادەی 142 وا ئیزافە کرا کە لە ماوەی 4 مانگە لیژنەکە ئیشوکاری خۆی تەواو کرا بخرێتە سەر بەر ڕەفراندۆم و تێپەڕێنرێت
تعدیلات بکرێ ئەو تعدیلاتی ئەو ڕەشنووسێ ئامادەیان کردبوو من نسخەکەم لە لایە و کاتی خۆشی پێشەوەش بماندامی پەرلەمان یەکێک لەو شتانی کە زۆر تونند دژی قسەمە کرد ئەو ڕەشنووسە بوو کە هەندێک لە کوردەکانش تەبعاً بە تەبیعەتی حاڵ لەو لجنەیە بوون ڕەشنووسێکی زۆر ترسناک بوو زۆر بەشێکی زۆری ئەوەی کە بۆ هەموارکردنەوەکە ئامادەکرا بەڵێ ئەوەی کە بۆ هەموارکردنەوەکە ئامادەکرا بوو بەشێکی زۆری ئەو دەستکەوتانی کە وارد بوو ئێمە تێ بەدەستمان هێناوە وارد بوو لەباری بەرێ مەسەلەی تعدیلی دەستور پرۆسەیەکی معقدە پرۆسەیەکی ئەوە ئاسادە و ئاسان نییە نوعێک لە تەوافق و تەفاهمی پیسێ پێکهاتەکەی عێراقی پێویستە ئەگەر ئەمانە ڕازی نەبن دوو لەسەر سەی دانیشتوانی سێ محافەزەش بۆ شیعە ئاسانە بۆ کوردیش ئاسانە بۆ سونەش ئاسانە ئەمە یەکێکە لە گرنگترین بنەماکانی کە دەستوری عێراق لەسەری دامەزراوە و یەکێکە لە شتە باشەکانی کە ئەو وەختە مفاوەزی کورد توانوێتی لە دەستورا بیچەسپێنێ بۆ ئەوەی دواتر بە زۆرینەیەک نێنە لە تعدیلێکی دەستورە هەرچیان ویست بیسەپێنن و هەموو دەستکەوتەکانی تۆ لە باربرن لێرەوە گرنگە بزانین ئێمە لەم تەوقیتەیە چۆن سەیری مەسئلەیەکەین و دەمەوێت بڵێم تاکە پێوەرێک کە سیاسی ئینتڵاقی لێوەکە بەرژەوەندیە هیچ کەسێک لە دنیاە بەقەت سیاسی بەرژەوەند خواز نییە بەڵام بەرژەوەندی تایبەتی خۆی نە بەرژەوەندی باڵای گەلە ئەسڵەن ئیشی سیاسی سیارە چاک ناکاتەوە سیاسی عملیاتی نەخۆش ناکە سیاسی ناچێت دەرز بڵێتەوە سیاسی یەک ئیشی هەیە ئەویش بە ئاگابوون و پاراستن و وەدیهێنانی بەرژەوەندیە باڵەکانی وڵات و میلەت لەم ڕوانگەیەوە دەبێت سەیری هەموو شتێکە و لەم ڕوانگەیەوە دەبێت سەیری ئەو بکەین لەم تەوقیتە ئێمە چۆن لەم مەسەلەی دەستورە ئەڕوانین کورد دەبێت مفاوەزی زۆر لێ هاتووی هەبێ و ئەگەر ئەو دەستورە تعدیل بکرێتەوە یا هەر شتێکی بۆ تعدیل بکرێ ئەم مادەیە کە باسمان کرد ئەو مادەیە کە ئەو نسابەی دیاری کراوە بۆ دەنگدان یەک ڕەگەزی ئەساسی لە ناو دەستوری عێراقا نیشانەدا کە دەبێت بزانین ئەوە بنەمای دەستوری عێراق و بنەمای سیستەمی سیاسی تازای عێراقەکە لەسەری دامەزراوە مالکی و غیری مالکی و عەبادی لەو خراپتر بەڵام بە شێوەیەکی نەحاڵیانە نەزانیانە ویستی بازدا بەسەریان قلابی بەسەرا بکەن ئەویش مەبدەئی توافقی نیشتیمانیە توافق چییە؟ توافق ئەوەیە من و تۆ بەپێی ڕێژەی خۆمان بەپێی ئەوەی چەند ڕێژەمان هێن و نەرایەتیمانەیە بەڵام ئەم ڕێژە یەکیت بۆ دروستەکە من نسبەتم زۆرە تۆ نسبەتت کەمە بە دەنگدان و دیموکراسی دێتە بەمەوە بۆ ئەوەی لێت نەبمەوە زوڵمت لێ نەکەن ئەو وەختە من و تۆ چیمان دروستەکەین لەبین خۆمان عەفو کە بەزەم جوملەیە گرنگە ئەو وەختە هەردووکمان ڤیتۆیەکمان هەیە لە دژی یەکتر بەکاری هێنین بۆ ئەوەی شتی خراپ بەرامبەر یەکترانەکەین ناچارە بین لە ئەخیرا تەفاهم و تەوافقکەین لەسەر شتێک کە بەرژەوەندی هەموو ئەردوو لامان پارێزین. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێم بۆ لای بەڕێستان بەڵێ کاک سەداد دیارە کاک زانا تاوەکو ئامادە دەبێت باشە باز لەوە بکەین کە ئێستا کورد چۆن مامەڵەکە ینی تەنها لایەنە کوردیەکان ئەوەی کە ئێستا بەشدارن لە پەرلەمانی عێراق تەنها ئەوان بەشداری بکەن لە ئامادەکردنی ئەو ڕەژنووسەی ئەگەر ئامادە بکرێتەوە دووبار لە پەرلەمانی عێراق یاخود بەرفراوانتر بکرێت بۆەوەی کە مافەکانی کورد تێدا بچەسێنێتەوە چیە خۆی مۆزوع بەرفراوانکردن تۆزێ خراپ لێ تێگەیشتون وای لێ نێ ئێمە بڵێن وەڵامە پێویستەکە هەموو کەسێک بێ قسە لە مەسەلەی بکاو لیژنێک دروستکەین لە 3-4 کەس بە تەبیعەتی حاڵ مەسئلەیەکی وا کە شارەنووسی هەموو کەسێکی پێوەبەندە هەموو کەسێک حەقی هەیە بچێ ڕێی خۆی بنووسێ بڵاوی کاتەوە بیگەێنێ لە ڕێگەی نامەوە لە ڕێگەی شتی شخصیەوە بیگەێنێتە قیاداتی ئەم حیزبانە ئەمە وایە بەڵام لە نەتیجەیە ئەم مەسئلانە ئەوانەی قەراری لێ ئەدەن ئەگەر زۆر فراوان بن قەراری تیان نادرێت بۆیە من پێم وایە کورد جارێ منتەڵقەکەی کوێیە مشکلەکە لەوایە کە قسەیەک هەیە زۆر جارێ لێمە کورد ڕقەمێکی گەورەیە لە معادلاتی ئەم ناوچەیە یاریکەرێکی خراپە ئەو ڕقەمە گەورەیە یاریکەرە خراپە ناتوانێت باش یاری پێ بکە و گۆڵی پێ بکە بۆیە هەموو جارێک بەداخەوە گۆڵی لێکری کێشەی ئەساسی کوردەوەی جارە لە ناو ماڵی خواچان بێ ئەمە چاک نەکەین ئێمە کاکەیستێمە تۆراوین قسە لەگەڵ یەکە ناکەین تەلاقمان خواردو لەگەڵ یەکە کۆ نابینەوە چۆن دانیشی سبێنێ مەسئلەیەکی وە مناقەشاکەی لەکوێ مناقەشەیەمەکەی لەنا ئەو کوتلانەی لە بەغان من ڕێزێکی زۆرم بۆ برادرانە هەیە طبعاً ئەو قسەیە تەعمیم ناکەم بۆ هەمویانم نییە بەڵام سەرۆکی حیزبە کوردستانیەکان کە قەراری ئەم مەسئلانە لای ئەوانە لە بەغانین خۆیان لە بەغانین ئەو برادرانی لە بەغان هەڵبەتە مفاوزی باشیان تایە بەڵام ئەقەلیەتێکی زۆر کەمن لە پەنجەی دەستێک کەمترن ئەوانەی بزانن مفاوزات بکەن ئەوانەی تۆزێ لە مفاوزات بزانن لە پەنجەی یەک دەست کەمترن بۆیە ئەم مەسئلەیەکی سیاسیە پەیوەندی بە قیاداتی ئەحزاب وایە و ئەم مەسئلەیە قیاداتی ئەحزاب ئێستا لە یەک تۆراون قسە لەگەڵ یەکان ناکەن ئەوەڵێ من لەگەڵ تۆ دانیێنشم
ئەو لە پارتی لەولاوە دێت اتهامی گۆڕانەکە بە وەزعێک گۆڕان لەولاوە اتهامی پارتیەکە لەولاوە پارتی دێ بە کۆمەڵڵێ تۆ تیرۆریستت لایە لەو کۆمەڵ لەولاوە متارەکەی هەیە ئەم دۆخە شڵە ژاو و ئەمە دۆخێکی مناڵانەیە ئەمە لە یاری مناڵەچێ ئەی بەبوو ئەم قیاداتانە لە دۆخێک کە منتیقەکە گۆڕانکاری گەورەی بەسەرا دێ ئەو هەموو گۆڕانکاریە گەورەیە بێ ئەو ئەندانیشتن قسە لەگەڵ ئەوە ناکەەوە قسە لەگەڵ ئەوە ناکەەوە دوو قۆڵی لەگەڵ یەکێتی و گۆڕان دانانیشێ گۆڕان تەلاقی خواردۆ بەبێ یەکێتی لەگەڵ ئەو دانانشێ ئەم طریقەیە دەبێت بگۆڕێ یاریکی منداڵانە دەکەن من پێم وایە مناڵ لە گەڕەکە ئەمەناکە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ سەرۆکی حیزبەکان ئێستا لەم قۆناغەیە ئەم جیلەی ئێستا مناڵ لە گەڕەکە ئەوە ناکە لەگەڵ ڕێزی زۆرم بۆیان ئەم قسەیەم بۆ شخصی خۆیان نییە بۆ سلوکیان ئەم سلوکیان مناڵ لە گەڕەکەوە یاری ناکە مناڵ لە گەڕەکە کە شەڕەکە تۆزێک تەمەنامە کرد تۆزێ ڕوحی مناڵانەیان تابێ لە زیاتی عقلی مناڵانە عقلی مناڵ جایە لە ڕوحی مناڵ ڕوحی مناڵ پڕە لە بەراعەت و پاکی و جوانی تووڕابێ عەزەبێ دوای دی خۆی ئاشتەبێتەوە لەگەڵ تا خۆزگە تۆزێک ڕوحی مناڵ باش زۆر باش بەڵام ئەو ڕێخستنەوەی ماڵی کورد پەیوەندی بە عێراق و بە مەسەلەی پێگەی کورد لە دەستوری عێراقەوە سیارێکی زۆر جوانە نەتیجە تۆ دەبێ هەڵوێستە دێکخەی بە یەک وەفدی مفاوزی بەهێزی بە قووەتی یەک ڕێزی یەک ریزی خاوەن یەک پلانی خاوەن یەک استراتیژی خاوەن یەک پلانی نووسراو بێ ئەی تو ئەمەد نییە ئەمە کێ ئامادەیەکە کێ مفاوزاتەکە تۆ بەم دۆخەی ئێستاتەوە بەغا ئەسڵەن هەوڵەدا بێتە بینتەوە و یاری لە ناو مەسئلانە بکە و لەسەر ئەو وەتاری خلافاتی خۆت یاری بکە ئێمە بە نهێنی خلافاتمان نییە وەکو جاران نییە خلافیشمان هەبوو ناچوینە سەر تەلەڤیزیۆنەکان باسیکەین ئێستا سیاسی فەیسبووکی وا پیا بووە کاک حەکیم سیاسی فەیسبووکی وا پیا بووە بە هەموو شتێکی بەچەقەنەیەک لەسەر فەیسبووکە بەچیش بەعقلی ئەوەی چەند لایکی بۆیانێ چەند کۆمنتی بە دڵی خۆی بۆیانێ بۆی لایکەکانی کەم نەکەن ئەمە عقلێتی سوالکردنی لایکە ئەمە بۆ سیاست نادا دەست نادا لەبەر یەک سەبەب سیاست ئیشی عقڵە جاری وایە ئێمە ناچارین لە سیاستە قرار لە مەسئلەیەک بدەین و بۆ جۆرە قراری لێ بدەین کە خەڵک پێی ناخۆشە بۆ ئەمە زای لە چێ لە حاڵەتی بریندارێک بریندار عادەتەن داوای ئاوە کاو نایەوێت تۆ دەست بنەی بە برینیە ئەگەر تۆ برینی ئاوی نەدەیتێ نایکوژی بەڵام ئاوی بیتەوە بەدڵی بکەن دەکجار ئەبێتە مای کوشتنی بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم لای بەڕێزت ئەگەر بچینە شاری بەغداد کاکزانە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا دەمەوێت باز لەوە بکەین ئەمڕۆ کە لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق باز لە مەسەلەی هەموارکردنەوەی دەستور کرا ئایا لەلایەن کوتلە سیاسیەکانەوە یاخود لەلایەن چی لایەنێکەوە پرۆژە پێشکەش کراوە و هەمواری دەستور بۆ چ مەبەستێکە أبوايا أن شيء فرصة بايا أو مش مثل بايا وكان في والله أنا الكلية كان فاهم أبو لك مش مثل كاميرا وهذا پیشاندانانی کە لە عێراق ئەنجام درا و یەشێ لە خۆ پیشاندانەکان یەش لە دروشمەکانیان داوای ئەوە دەکەن کە پێویستە دەستوری عێراقی هەموار بکرێتەوە کە ژمارێک ئەندامی پەرلەمان داوایشیان پێشکەش کرد و داوای کرد ئەم لیژنەیە دروست بکرێ و کارە بگرێتەوە. طبعا ئێمە لەو خولی سێمە هەر لە ساڵی 2014 نووسراوێکی ڕسمی داوا لە هەموو لە کاگراکە نوێنەری خۆیان دەست نیشان بکەن ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەندیان تەکلیف کرد کە نوێنەراتی فراکسیۆن بکەم و ناوەکەی خۆمان پێشکەش کرد بەڵام ئەو ناوانە هیچ کارێکی لەسەر نەکرا و لیژنەکە کۆنە بۆ هەندێک کوتلە ناویان هەر نەناردبوو ئەمڕۆ ئەو ناوانە خوێندرانەوە و داوا کرا کە لە ماوەی یەک هەفتێدا کوتلەکان سەر لە نوێ پاڵێوراوەکانی خۆیان بنێرن هەر ئەمڕۆ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە نووسراوێکی ڕسمی بۆ سەرۆکاتی پەرلەمان ئاگادارمانکردەوە کە زانا ڕۆستایی بەندە نوێنەری کۆمەڵی ئیسلامی لەو لیژنەیە و چاوەڕوان دەکرێت لە هەفتەی داهاتوو کە هاتینەوە بۆ کۆبوونەوەکان تەواوی ناوەکان بخێنرێتەوە لە کۆبوونەوەی پەرلەمان و گفتوگۆ لەسەر ژمارەکە بکرێت و پاشان لیژنەکە بڕیای لەسەر بدرێت. زۆر باشە ئەوەی کە ئێستا داوەک بە سەلیم جبوری باسی لێ ئایا لەسەر داواکاری ئەنجومەنی وەزیرانی عێراق کە دەستور هەموار دەکرێتەوە یاخود لەسەر داوای کوتلەکانی ناو پەرلەمانی عێراق کە ئەو داواکاریە هەیە؟
داواکاریەکە لە ناو پەرلەمان هەڵقوڵاوە ئەم داواکاریە بە پێی مادەی 142 وەکو گوتم بە پێی مادەی 126 نییە مادەی 126 دەستور باسی شێوازێکی عادی و سروشتی ئەکا بۆ هەموارکردنی دەستور کە ئەم دەستورەکانی دنیا ڕێگاشیاندانەوە بۆ هەموار بەڵام مادەی 142 کاتی خۆی بۆ ڕازیکردنی پێکاتەی سولە دانرا ئەوان بە مەرجە ئامادەبوون بێنەوە عملی سیاسی کە دوای ڕاپرسیە دەستور بە زووترین کات هەموارێکی دەستورەکە بگرێتەوە ئێستا ئێمە لە بەردەم ئیشکالێتێکی یاسایش داین هەروەکو ئەو ئیشکالێتی لەسەر مادەی 140 مادەی 140 دەبوای لە 2007 و ئەو لیژنەیەش دەبا لە خولی یەکەمی پەرلەمان لە چارمانجێکەکان میشی خۆی تاوا کردبایە بەڵام ئەو خولی سێمە و تا ئێستا جێبەجێ نەکرایە تەنانەت ئەمڕۆ گفتوگۆی ئەوەش هەبوو کە لە ڕووی یاساییەوە ئەم مادە دەستوریە تەواو بووە ئێستا دەبێت بە شێوەی عادی هەوڵدەین دەستور هەموارکەین و نەک بە پێی مادەی 142 چونکە مادەی 142 سەقفەی زەمەنی دیاریکراوی دانابوو ئەم سەقفە زەمەنی ئێستا تەواو بووە زۆر باش ئێستامان لەسەر مایەکە ئەو لیژنەیە سەر لەبێت دروست بکەینەوە بەڵە زۆر باش ئێستا بە دیاریکراوی لە ناو پەرلەمانی عێراق ئایا ئەوە سونەکانن یاخود شیعەکانن یان کوردە کام پێکاتەیە زۆر ینی داکۆکی لەوە دەکات کە دەستوری عێراق هەموار بکرێتەوە کورد نییە بە هیچ شێوەیەک پێکاتەی عەرەبیە شیعە و سونە دووچیان داوای هەموارکردنی دەستور دەکەن کاتی خۆی سونە داکۆچیکاری سەرەکی بوو لەسەر هەموارکردنی دەستور بەڵام ئێستا بەشێک لە شیعەکانیش داوا دەکەن پەلە بکرێت لە هەموارکردنەوەی دەستور بەداخەوە ئەو ڕۆحیەتەی کە هەیە ئەو داخوازیانەی کە هەیە بۆ هەمواری دەستور ئێمە هەست دەکەین زۆرێک لە پاشەکشەی تێدایە لە فیدرالیەت زۆرێک لە پاشەکشەی تێدایە لە بنەماکانی دیموکراسیەت لە ماوە ئازادیەکان گێڕانەوەی عێراق بەرەو مەرکەزیەت و کەمکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێم و پارێزگاکانە هەرچەندە بە پێی دەستوریش بێ نابێ دەلای ماف و امتیازاتی هەرێم و پارێزگاکان بکەون بەڵام ئەم ڕۆحیەتێ ئێستا لە ناو شەقاوی عێراقی کە کۆمەڵێکن دای پەرلەمانی شوێنەرایەتی دەکەن داوا دەکەن دەستورەکە هەموار بکرێت ئێمە کولانی کوردستانی قەنعەتمان وایە ئەو ماف و امتیازاتانەی کە لە دەستوری 2005 بۆ کورد و بۆ هەرێمی کوردستان چەسپیوە لە داهاتوو لەوە باشتر ناچەسپێت هەر هەموارێکی دەستور زیانی دەبێ بۆ لایانی کوردستانی ئەگەر ئاگامان لێ نەبێ و هەوڵ ئەدرێ ئەم ئاستەی کە بەدەست هاتووە کەمتر بکرێتەوە بۆیە ئەوەی کاتی خۆی لە 2005 لە دەستور بۆ کورد بەدەست هاتیە لە قەدەر ئەم بارودۆخە هەرچەندە ڕەخنەشمالی هەبی بەڵام باشترین شتەکە لە بۆ کورد لە ناو دەستور تۆمارکرەوە بەڵێ زۆر باش ئێستا ئەو لیژنەی کە پێکاتوە ئەمڕۆ لایەنە کوردیەکان دەنگیاندا بەو لیژنەیە ئایا خراە دەنگدانەوە یاخود نەخراە دەنگدانەوە کە لیژنەیەک دروست بکرێ بۆ هەموارکردنەوەی دەستور پاشانیش ئایا هیچ پرۆژەیەکیز ڕەژنووسێک لە ناو پەرلەمانی عێراقەیە کە بکرێت بە بناما بۆی کە ئەو لیژنەیە کە پێک دێنرێت ئیشی لەسەر بکرێت وەکو گوتم لیژنەکە جارە پێک نەهاتووە ئەمڕۆ سەرۆشی پەرلەمان داوای کرد لەماوە یەک هەفتە کوتلە سیاسیەکان کاندیدەکانی خۆیان بە نووسراوی ڕسمی پێشکەشی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان بکەن هەفتەی داهاتوو لە کۆمەڵەکان هەفتەی داهاتوو ئەو ناوانە دەخوێندرێنەوە گفتوگویان لەسەر دەکرێن لە ڕووی ژمارە لە ڕووی تەوازن لە ناو لیژنەکە چکام لیژنێ دەبێت نوێنەرایەتی هەموو پێکاتەکانی عێراق بکە نابێ ڕێژەیەک زۆر زاڵ بێ بەسەر ڕێژەی ئەوانی ترکەمی هەستیاری تێدایە پاشان دەنگ ئەدرێ لەسەر لیژنەکە و سەرۆک و جێگر و بڕیاردەریشی بۆ دیاری لەکرێ و بەرنامەی کاریشی بۆ دائەندرێ ئەمە هیچی نەکراوە جارێ ئێمە وەکو لایەنە کوردستانیەکان تەبان بە گرنگیەوە دەڕوانینە ئەم لیژنەیە و هەوڵە دەین بوونەشی کاریگەرمان هەبێ لە نام لیژنەکە بەگری لە ماف و امتیازاتی خەڵکی کوردستان دەکەین لە ناو دەستوری عێراق و ئابێ نەهێڵین هەندێک پێشنیار و هەندێک پرۆژەیە جێ بکرێتەوە بکراوە لە خولی یەکەم و خولی دووەم کۆمەڵێک پێشنیار ئامادەکرا بۆ هەموارکردنی دەستور تەواو ئەو لیژنەیە کە دروست دەبێت لە سفرەوە دەست پێ ناکات بەڵکو دەگەڕێتەوە سەر ئەو بناغەیە کە لە خولی یەکەم و دووەم بنیادرایە بەڵێ سوپاس دەکەم لەبەر دەستمان دەبێت بەڵام بێزمان دارودۆخیش زۆر گۆڕاوە ڕەنگە ئێستا بەشێکە پێشنیار ڕەنگە پێشنیاری نوێ هەبێتارەوە بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕینەوە لای بەڕێستان کاک سەرە سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت ینی ئەوەی کە دۆخی هەرێمی کوردستان بە پەرتەوازەی ئێستا تاوەکو ناوماڵی کورد لە هەرێمی کوردستان ڕێک نەخرێتەوە کوردەکە دەستوری شەمار بکرێتەوە زیانی گەوری بەردەکەوێت
زیانەکە لە چڕوێکەوە ینی زانی بزانم خۆی کێشەیەک هەیە کە تۆ بۆی بچی تیاریەکەوە دەبێت خۆتت ڕێک خست بێ ینی فەریقی شپرزە بڕۆ لە لاعبە گەورەکانی دنیا فەریقی شپرزە دروستکە پلانی نەبێ و بەیەکەوە تەنسیقی نەبێ لە یاریکردنا دۆڕێ بیهێنە لەگەڵم گەڕەکەی خوار کەناڵی پامیاری لەگەڵ کە ڕەنگە بدۆڕێن فەریقی منسەجم و پێکەوە ڕوئیای وازەح و یەک گوتاری و یەک پلانی هەبێ بەتەکیید باش ئێستا کورد فەرقێکی شپرزەیە لە بەغداد کورد دیسانەوەڵێم کورد وەکو میلەت وەکو ڕقەمێک لە معادلاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕقەمێکی گەورەیە بەڵام یاریکەرێکی خراپە ئەوەی کە یاریەکە وەرەقەکانی پێ یاریەکە یاریکەرەکە یاریکەرێکی لاوازە ئەگینا ڕقەمەکە ڕقەمێکی زۆر مهمە کورد ڕقەمێکی یەکجار مهمە لە معادلاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ئەرز حسابی کەی بە پێشمەرگە حسابی کەی بە شەڕوانی حسابی کەی بە هەر مەسئلەیەک بە بواری سیاسی حسابەکەی بە بواری ئابووری حسابێک یاریکەرەکە خراپە نازانی یاری بکە بە نەوعەیەک یاریەکە کە زەرەرەکە لەو لاوە تۆپەکەیانەوەی کا بە گۆڵەکەی خۆی هەڵە بەزێتەوە وڵا گۆڵم کرد تو گۆڵی یەخۆی کردووە نەتیجە ئەبێ مە چاکەین یەک دوو لە حەزەی ورد و فەنی دەمەوێت بە کاکزانەوە ئەو خوشک و برایانەی بەغا بڵێ بە هیچ جۆرێک نابێ جارە لە خولی دووەم هینێک نەکرا ینی شتێکمان باس نەکرد لەسەر هەموارکردنی دەستور تەنها جارێک باسی ئەنجومەنی ئیتیحاد کرا مەجلیسی ئیتیحادەوەی کە بڵێن ژووری دووەمی سوڵتەی تەشریعی لە عێراق کە قەرارە بەپێی مادەی 65 دا بمەزرێت بۆ ئەم مەسەلەیە شیعەکان بەتایبەت دەوڵەتی قانون ویستیان بچن ئەو دەقانە بێنن کە لەناو هەموارەکەی خولی یەکەمی هەمواری دەستورە ئێمە بە مطلقی ئەومان ڕەفز کرد قبوڵمان نەکرد چونکە یەکێک لە دەقە زۆر خراپەکانە نابێ ئەم برادرانەی بەغا بە هیچ جۆرێک قبولیکەن ئەو وەختە یەکێ لە تەبریرەکان من لە بیرمە خۆم تەرحەم کرد لە کۆبنەوەکە وتم ئەو خولە ئەو ڕەشنووسە هی خولی پێشووە خولی پێشوو ئەوراق و شتەکانی ئەوەی ئیقرار کراوە مسادقە کراوە تێپەڕیوە ملزمە بۆ هەموو لایەکمان ئەوەی ماوەتە وەکو مسودە ئێمە بۆمان نیە ئیستفادەشی لێ بکەین چونکە لەگەڵ خولەکەیە کۆتایی پێ هاتووە ئەو ڕەشنووسەی کە ئامادە کراوە ڕەشنووسێکی ترسناک و کارەساتبارە بە هیچ جۆرێک نابێت باشە لە سڕوێکەوە کارەساتبار وردەکاری زۆری تایە مەسەرەن یەکێک لەوانە مەجلیسی ئیتیحادە مەجلیسی ئیتیحاد بۆی لە ناو پەرلەمانە زانی خولی یەکەم سەرۆکایەتی عێراق سێ کەس بوون ئەم سێ کەسە هەرسیان ڤیتۆیان هەبوو بەرامبەر بە یەکتر کە مسادقەی قوانین نەچووە لایەن قانونێک ڕازی نەبووایە مەسەلەن جارێکیان مامجەلال قانونێکی ترسناکی سەبارەت بە کەرکووک ڤیتۆ کرد تارق هاشمی قانونی انتخاباتی جاری یەکەم کە لە پەرلەمان دەنگی لەسەردرا ئەو ڤیتۆی کرد و لە نەتیجە ئەو ڤیتۆیەوە کورتوانیمان 4-5 کورسێکی ترمان دەستکەوتەوە نەتیجە ئەو ڤیتۆیە لەگەڵ خولی یەکەمە کۆتایە ئەم ڤیتۆیە قەرارە بچێتە مەجلیسی ئیتیحاد کە لە خولی ئێمەشدا نەمەزرا ئەو ڕەشنووسەی هەموارکردنی دەستور کە خولی یەکەم ئامادەی کردو مەجلیسی ئیتیحاد مەجلیسێکی کارتۆنیە هیچ بایەخەشی نییە بەعکسەوە ڕێک ئەوەی لە پەرلەمانە لە دژی ئێمە و لە دژی سونەیان زۆرینەیەکی عەرەبی لە دژی کورد بیکە ئەوەی لە مەجلیسی ئیتیحاد وەکو زەڵاتەتی ئەپەڕێ و هیچ نییە بۆیە ئەگەر بچێ ناو وردەکاری زۆرە من کاتی خۆی ئەو ملاحەزانم هەموو لە بەرنامەی تەلەڤیزیۆنیە چەند ساڵێک پێش ئێستا باس کردووە بە نووسیندا بەتە قیاداتی خۆم لە کاتی خۆیان ئەمێنێتەوە سەر ئەوەی کورد دەبێت چی بکە یەک دەبێت هیچ ڕەشنووسی پێشتر قبول نەکە هەر کەس ڕەشنووسێنێ خێرمە سەر چاو بەڵام ئەو ڕەشنووسە گەر برادران لایەن نیێمە نەتوانم لای خۆم هەیە توانم بۆیان بنێرم ئەمە یەک دوو کورد بۆی ڕەشنووسی تری بەسەران سەپێنرێ بۆی شەریک بێ لە وەرەقە دەبێ وەرەقی حازری خۆی هەبێ بۆ ڕەشنووسی دەستور لە پێش هەموو شتێک ئەبێ ڕەشنووسی حازری هەبێ بۆ تەسەنیەتی کورد طبعا بڕواناکەم لەکوێیەتی ئەو لیژنەکە تەشکیل نەکراوە وە کورد علاقەی بە دەستور و بە پرۆسی سیاسی و بە بەرژۆندیە باڵاکانەوە نەماوە لە لاکۆڵانە خەریکی مشکلە لابەلایەکانی معنی نین بە کێشە گەورەکان ئەوەی جیهانی مەشغوڵ کردو ئێمە معنی نین پێی ئێمە خەریکی شتی لابەلای ئەو شتە لابەلایانە مەشغوڵیان کردوین سەرمەستی شتی لابەلاین ماوەتەوە سەرەوەی کورچی بکە یەکەم پێویستەکە خۆی چاکاتەوە بتوانێت باژیاری بکە لێرە خۆی چاک نەکە اعتراف بە یەکتر نەکەین نەچینەوە سەر ڕێچکەی پێکەوە کارکردنێک کە بەرژەوەندی باڵای ئەم میلەتەوە ئەم نیشتیمانە تەمینکە ناتوانین باژیاریکەین ئەمە یەک دوو ئەم برادرانە نابێ ڕەشنووسی کۆنتر قبولکەن چونکە ڕەشنووسەکە من بینیومە ڕەخنەی زۆرم لێ هەیە و ئەتوانم بە هەموو ڕەخنەکان و برادران هەبگەڕێم سێ ئەگەر ڕەشنووسێکی ئامادەکراوت نەبێت کە ئەستینات کاتە سەر یەک دوو مەسئلە یەک بە هیچ جۆرێک نابێت توافق مەبدەئی توافقی نیشتیمانی نابێت لە بین ببرێ و لاواز بکرێ بەڵام خۆ دەستور لە دەستور دەباسی توافق ئەزانی چیە توافق بەدەم ناوترێ توافق ئالیەتە ئەم دەستورە کاتی خۆی کە سەرۆکایەتی عێراق
هەرچێکیان ڤیتۆیان هەبووە سەرۆک وەرد و جێگرەکەی کە نوێنەری هەرچە پێکهاتەکەیە ئەمە تەوافقە مەجلیسی اتحاد کە دامەزرێنێ بۆ هەیئەتێکی تەوافقی بێ حکوومەتی شەراکەت دامەزرێ لە ناو حکوومەتە ئالیەتێک نییە شەڕی ئەومانە کرد ئالێتێک دروست بێ بۆ تەوافقە یەک دەبێت ئەگەیان لە تەوافق بێ توافق تعزیزکەن ئەو تەمومژەی لەسەرێتی لای بن دوو من پێم وایە و دەمێکشم قسەیەکەم ئەفم بکە دەمێکم قسەیەکەم کورد دەبێ ئەم جاری پێشوو فیدرالی تەڕح کرد و سەپاندی کورد ئەم جارە بەعەلەنی دەبێ بڵێ کۆنفیدرالی ببێ دەبێ بڵێ دەستورێک عێراق کاتە وڵاتێکی کۆنفیدرالی کۆمەڵێک هەرێم بین سێ هەرێم بین لەسەر بنەمای نەتەوە پێک هاتەو نەتەوە ئەم سێ هەرێمە سەڵاحەتەکانی زیادکەن بگاتە ئاستی دەوڵەت و عێراق دەوڵەتێکی کۆنفیدرالی دواتر دەگەڕێن بۆ لای بەرەزت بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە شاری بەغداد بۆ لای کاک زانا ڕۆستایی لەگەڵمان بمێنەوە دوومەکەونەوە. دوبارە سڵاوتان لەبێت کاکزان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی هەمانگی لایەنە کوردیەکان لە بەغداد کاک سەردار باسی لەوە کرد تاوەکو دۆخی هەرێم ناو ماڵی کورد چاک نەکرێت ئەمە ڕەنگە کاریگەریە بێت لەسەر مەسەلەی ئەمارکردنەوەی دەستور و پێگەی کوردیش لە بەغداد سەبارەت بە هیچ هەمانگیەکەیە مەسەرەن کامڕۆ باسی لێوەرکەیت یاخود پێشنازیەوە چی وەکو فراکسیۆنی کۆمەڵ یاخود هیچ هەمانگیەکەیە بۆ مەوەستە لە نێوان فراکسیۆنە کوردیەکان بێگومان هەستیاری بابەتی هەواکردنی دەستوری عێراقمان وا دەخوازێت کە ئێمە بە تەواوی ئاگامان لێکتر بێ و بە تەواوی هەماهەنگیمان لە نێواندا بێ جارێ دیار نەکەوتووە ئەندامە کوردەکان چێ دەبن لەو لیژنەیە پاشەوەی کە ناوەکان دەرکەوتن ئێمە لەگەر یەکتر کۆ ئەبینەوە و لەگەر سەرۆژ فراکسیۆنەکانمان ڕاوێژ دەکەین بۆی لەسەر ئەو پرەنسیپانە ڕێککەوین کە ئێمە کار لەسەر دەکەین وەکو بڵێ دەخشەڕێگاکمان هەبێ ئێمە لە ناو لیژنەیە بەڵگری لە چ دەکەین چ شتێک زیاد دەکەین شتێک کمەکەین بەچی تێزای قساکەین هەر سەردەمون قەنەعەتی تەواوم هەیە چۆن لە خولی یەکەم و دووەم نەتوانرا ئەو لیژنەیە دەست بەکار بێ و بەرهەمی هەبێ لەم خولەی سێمیش باوەڕ ناکەم بتوانین ئەم هەموارە ئامادە بکەین بۆ ڕاپرسی لەبەرەوەی بادۆخی عێراق لە گۆڕانکاری بەردەوامدایە و پێشهاتی ئەمنی و سیاسی زۆر هەیە و لیژنە دروست دەکرێت هەتا لیژنە تەشکیلە بێەوە هەتا کۆبوونەوە یەکرێ کاتێکی زۆری پێسێ و شتی تازەیەتە پێش ئەو شتانە لە بیر ئەچێتەوە بەڵام حاڵ ئێمە ئەرکەکانی خۆمان ڕادەپەڕێنین و بەجددی لە ناو ئەم لیژنەیە کاری خۆمان دەکەین. بەڵێ زۆر باشە ئەوەی کە بەپێی ئەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق باسی لێوە کرا هەر کوتلەیەک مەسەلەی پێکەنانی ئەو لیژنەیە بۆ مارکردنەوەی دەستور لەسەر بنەمای پێکهاتەکانە لەسەر بنەمای کوتلێ ئایا بۆ نمونە ئێستا کوتلەی کوردی مەسەرەن 4 کوتلێ 5 کولی 5 ئەنجامی دەبێت یاخۆ لەسەر چ بنەمایەکە
لە مادەی 142 دەستور کە باسی ئەم لیژنەی کردووە تەنها ئاماژەی بۆ کردووە کە لیژنەکە پێکهاتەکانی عێراقی تێدا بێ بێگومان کە باسی پێکهاتەکانیش دەکرێت دەی باسی هاوسەنجی پێکهاتەکانیش بکرێت ئێستا هەموو لیژنە بەرلەمانیەکان بەرنامەیەک پێکات بەرنامەی هاوسەنجی ژمارەی کورسەکانی کورد و شیعە بەم شێوێ دابەشکراوە من پێم وا لە کۆتاییدا ئەو لیژنە دەستوریەش ڕەنگە زۆر ئەندام پەرلەمان ناوی خۆی نووسی بێ و حەزەکە بەشداری بکە لەو لیژنەیە بەڵام نابێت بەم شێوێ فەوزا بێت و پێکهاتەیەک زاڵ بێ بەسەر پێکهاتەکانی تر هەمان ئالێتی دروستکردنی لیژنە پەرلەمانیەکانی تر ئەبێ ڕەچاو بکرێت لەو لیژنە دەستوریەش بۆ نمونە ئێمە کورد 120 ئەنجومەن نوێنەرانین لەناو ئەو لیژنەیەش 120مان هەبێت ئەوەندە نەفەرمان بەربکەوێت شیعەش بە هەمان شێوە و سونەش بە هەمان شێوە و پێکهاتە کەمینەکانی تریش بە هەمان شێوە باشە ئێستا ئەگەر لەسەر بنەمای هاوسەنگی نەبێت لە نێوان پێکهاتەکان لەسەر بنەمای بوونی کوتلە بێت لە ناو پەرلەمانی عێراق کورد زیانی زۆری بەردەکەوێت یاخود کورد دەبێتە کەمین لەو لیژنەیە بەڵێ بێگومان ئێمە لە هەموو لیژنەکان لە ناو پەرلەمانیش ژمارەی دیاریکراوە کەمان هەیە ئەگەر بە زۆرینەوە کەمینە کار بکرێت بەردەوام کورد زەرەرێتی بەڵام تا ئێستاکە بە زۆرینەوە کەمینە هیچ نەکراوە لە بابەتە هەستیارانە بە تەوافق بە ڕەزامەندی هەموو لایەکە کورد ئامادەبوونی کورد لەو لیژنەیە ئامادەبوونێکی نەوعیە نەک ئامادەبوونێکی عەدەدی یعنی ئێمە ئەگەر 3 کەس بینیان 4 کەس بینیان 10 کەس بین ئێمە نوێنەراتی پێکهاتەیەکی سەرەشی عێراق دەکەین حسابی تایبەتی ئەبێ بۆ بیر و بۆسوونەکانی ئێمە بکرێت و نابێت لە ناو لیژنە بە زۆرینە شت تێک پەڕێندێت و فەرز بکرێت لەسەر پێکهاتەکانی تر بەڵکو ئەبێ لە زۆربەی شتەکان بە تەوافق دایبەزرێنین ئەگەر هاتوو شتێکی خلافی هەبوو گفتوگۆ زیاتر لەسەر بکەین زۆر باشە ئەوەی کە ئێستا هیچ ڕژنووسێک لەلایەن مەسەرەن بەڕێز وتە تا ئێستا ڕەنگە کوتلە کوردستانەکان ڕژنووسێکیان ئامادە نەکرد بێت بۆ مەسەلەی هەموارکردنەوەی دەستوری عێراق ئایا لایەنەکانی تر لە پێکهاتەی سونە شیعە هیچ ڕژنووسێکیان ئامادە کردووە یاخود ئێستا کە مەسەلەن باس خوازە سەر هەموارکردنەوەی دەستورە مەسەلەن کوتلەکانی ناو پەرلەمانی عێراق دەیانەوەی کوێی دەستورە هەموار بکەنەوە بێگومان هەر کوتلەیە کە داخوازی هەموارکردنی دەستوری هەیە لە ئەمڕۆوە دەست دەکات بە ئامادەکردنی ئەو بیرۆکانە و ئەو مادانێک کە ئەو تێبی لەسەری هەیە ئەو هەموارانەی کە پێشنیاری دەکات ئێمە وەکولانی کوردستانی دەستمان پێ نەکردو لە ڕاستیدا کاتێکە ئەندامانی لیژنەکە دەستنیشان کرا ئێمەش بیر لەوە دەکەینەوە کە هەموارێک پێشنیار بکەین و ئێمە لەسەر چ مادەیە قسە بکەین و خۆشمان حاضرکەین بۆ وەڵامدانەوەی ئەو هەموارانەی کە لەسەر هەندێک مادەی دەستوری پێشنیار دەکرێت کە پەیوەندی بە ئێمەیە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە بەنسبەت ئەو ڕەشنووسانی لە ڕابردوو ئامادەکراون ڕەنگە هەندێک لە ئەندامانی لیژنە ئەم ڕەشنووسە بینەوە پێش و باسی لێ بکەن بەڵام ئێمە تەبەنای ناکەین بە شێوەیەکی ڕەسمی بەڵام بیرۆکەی باش لە هەر شوێنێک بە ئیسفادە لێکەین چ لە ڕەشنووسێکی ڕابردوو ئێستا ئەندامێکی پەرلەمان ئەندامێکی لیژنە بیرۆکێکی باشتر و پێشکەش دەکەم گفتوگوی لەسەر دەکەین و ئەگەر بە تەوافق اتفاقمان لەسەری کرد زێ دەکەینەوە لە ناو ڕەشنووسەکە ئەگەر نا کاری پێ ناکرێت زۆر باشە بۆ مەسەلەی هەمواری دەستور فراکسیۆنە کوردستانیەکان دەسەڵاتیەوەیانەیە کە مەسەلەوە پێشکەش بکەن کوێی دەستور هەموار بکرێتەوە چ مادەیەک مەسەل لە بەرژۆندی کورد یاخود دەبێت بگەڕێنەوە بۆ سەرکردایەتی حیزبەکان خۆشتان زان ئێستا دۆخی کوردستانە لەبەر و حیزبەکان کۆ نابنەوە ئەمە کاریگەری نابێت لەسەر و لیژنەیە ئێوە لەسەر ئەندامە کوردەکان لەو لیژنەیە بێگومان ئێمە ئێستا وەکو یەتیمۆین لە بەغدا مەرجعیەتێکی سیاسیمان نەماوە دامەزراوە شەرعەکانی هەرێمی کوردستان گرفتیان تێدایە سەرۆکایەتی هەرێم گرفتی قانونی هەیە پەرلەمان پەچی خراوە کە مەرجع ئیتر ئێمە هیچ مەرجعێکی متفق عەلەیهمان نییە ناچارین هەر کوتلێک لەگەڵ حیزبەکەی خۆی ڕاوێژ دەکات و ئێمەش وەکو خەوانەکە کوتلەکان لە بەغدا بە هەستکردن بە مەسئولیەتی تاریخی مەسئولیەتی نیشتیمانی لە نێو خۆمان ڕاوێژ دەکەین گفتوگۆ دەکەین هەر شتێکی بەزانیمان لە بەرژەوەندی خەڵکدا لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندایە ئەما دەبێتە پرەنسیپی ئەوە بەرنامەی کاری ئێمە بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێنەوە لای بەڕێز کاکسەرەگە بگەڕم لای بەڕێزت باس لەوە لە یەکێک لەو تێبینیانەی کە پێویستە کورد کار لەسەرەوە بکە کە عێراق بکرێتە وڵاتێکی کۆن فیدراڵی بەڵام کورد ئێستا دەتوانێت ئەوە بچەسمێن لە کاتێکە کاکزانە باسی بوو کە خواستەیە مەسەلە ئەو فیدراڵیتێکی ئێستا بۆ کوردستاندانراوە مەسەلەن ئەویش کەم بکرێتەوە ئەو خواستانە هەیە بە خۆت دەزانی عێراق تا ئێستا نەبووتە عێراقێکی فیدراڵ و بە هەرێمێک بەپێی دەستور نابێتە فیدراڵ
قورس نییە ئێستا کورد لەم قۆناغداوی کۆنفیدراڵی بکات ئەزانی خۆی پەیوەندی بە ئیرادە و بە عەقڵ و بە پلانی باش و یاریگەری باشەوەیە هەر شتێک ئەگەر ئەمە بێ مرۆڤ نەیەتوانانی بچێتە سەر مانگ مرۆڤ نەیەتوانی ئەم تەکنۆلۆژیا گەورەیە دروستکە مرۆڤ نەیەتوانی جیهانی تازاکی شابکە ئەوەی کە ئەڕۆژ شتێکی تازە بکە پێیانەوە چێتە بە تەبیعەتی حاڵ ئیشی گەورە ئاسان نییە زەحمەتە بۆیە ئەوەی کە ئینجازیەکان مرۆڤی گەورەیە کە تۆ لە دۆخێکا دەیتە سەرەوەی عەقڵی مناڵ یاریەکەی لە دۆخی گەورە دێتە خوارەوە بە تەبیعەتی حاڵ هەموو شتێک ڕەنگە ئاو خواردنەوە بێ بە مشکلێکی گەورە تااقەتم یا بڕۆ پەرداخیان بۆ بێن ڕەنگە وای لێ بێ خۆی تااقەتی نەبێستێ بچێت پەرداخیان بخوات من مەجازی قساکەم عەفوم کە ئەمێ بڵێم ئێمە عێراق ئەو عێراقە زۆر یەکگرتووە زۆر تۆکمە زۆر قایمە نییە یعنی کێشەیەکی قەومی هەیە لە عێراق بەرامبەر بە کورد بەرامبەر بە پێکهاتەی تریش هەیە بەڵام کێشەکە لەگەڵ کووردە بەڵام ئەوە نییە ئێستا عەرەبێکی تۆکمەی بە قووەت هەیە مشکلەی تاعیفی و مشکلەی ناوچەگەری و مشکلەی حیزبایەتیشیان خسبێتە لاوە نە لە ناو سونەیە خۆیان کۆکن نە شیعە و سونە کۆکن شیعە لە لێواری تەقینەوە و شەڕی ناوخۆیان لە لێواری تەقینەوەیان ئەوەی منعی کردوون هەندێک خزم و دراوسێ و مەرجعەیەی ئاینی شیعەکان خۆیانە نەتیجە لەم دۆخەیە ئەویش ناتوانێت شت لە تۆ بسەنێتەوە من دەمێت شتێک بکەین بزانین چۆن یاریەکەین نوعێک لە دڵنیایی کاتی خۆی سیاسی کورد مفاوزی کورد ئەوەی کە کاک زاناوتی منی ئەڵبەتە منیش لە سەرەتاوتم بەپێی مادەی 142 دەستور تعدیلە کرێ بەڵام هەر دیسانەوە دەنگدان بە دەستور کاتی خۆی پێویستی بەوە بووە کە دوو لەسەر سێی دانیشتوانی سێ پارێزگا ڕەتی نەکەنەوە بۆی آخر مفاوەزات لەگەڵ سونەکان ئەوەش کاک زاناوتی و منیش پێشتر بتم ئەوەیە بە سونەکان بۆ ڕازیکران بە مادەی 142 ئەم دەستوریان بۆ هەموار کرد چووکە لە غیابی ئەوانە نووسراوە بەشێک لە حقوقی ئەوانی پێیان وایە لەسەر حسابی حقوقی ئەوانە ئەمێنە تۆ کورد ئێستا لە مەسئلەیە چی بکە من هیوادارم کاک زانە ئەو برادرانە لە بەغا ئەو ڕەشنووسە ببینن کە من ئەڵێم خراپە بەڵام هیچ ڕەشنووسێکی پێشوەخت نە بە ڕەسمی نە بە غەیر ڕەسمی نەکەنە ماڵ لەسەر خۆیان کێ ڕەشنووسێکی تازە هەیە بابیێنێ ئەو مادەیە کە تعدیلی دەستوری هین کردووە کام دەستکەوت ئەوە ئەوێ لە تۆی بسەنێتەوە با بسەنێتەوە با بچێت لە سەروەرەقە لێت بسەنێتەوە لە نەتیجەیە تۆ دوو لەسەر سێی دانیشتوانی سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان لە دژی ئەو تعدیلە دەنگ بدەن پەکێکەوێت تێناپەڕێ ئەچیتەوە سەر ئەسلی دەستورە کۆنەکەی خۆمان کە ئێستا هەمانە تۆ بۆ ئەمەی ئەمە بکەی ئەم پرۆسەیە قانونی نییە بڵێ من کام مادە بەپێی کام مادەیەکەم و بەپێی کام مادەنێکم ئەمە پرۆسەیەکی سیاسی ڕوتە هیچ ئەم لاولایەتیان نیە تەواو پرۆسەیەکی سیاسی یەکلاییە ئەم پرۆسە سیاسی ئەم قەرارە سیاسیە لە دەست قیاداتی ئەحزابە ئەمە مەسئلەیەکی سیاسیە هی ئەوە نییە فراکسیۆنێک لە بەغا خۆی دانیشێ بەڵام بەنسبەت کردەوە دەستوری عێراق ئەوەندە گرنگە کە تەنها زۆر سەرکردەی سیاسەکان بتوانن یەکلایکەنەوە کاکی من ئەزانی چییە ئەزانی تۆ بەپێی ئەولەویەت و ئەهەمیەتی بابەتە سیاسەکان کەیسەکان دەستوری عێراقێکە کە لە پڕبایەخترین سیستەمی سیاسی عێراقێکە کە لە پڕبایەخترین مەسئلە ئەساسیەکان مەسئلە ئەساسیەکانی ئەم بەڕێوەبردنی سیاسەتن لە وڵاتەیە ئەمە نادرێتە دەست خەڵکێک کە لە قیاداتی ئەحزابان نەبێ قیادەی دیسانەوەڵێم کاراکتەری باش لە بەغا هەن ئەگەر چی کەمیشن مفاوزی باش لە ژمارەی دەستێک کەمترن لە بەغا من هەندێکی ڕەفیقمە مفاوزاتمان پێکەوە کردووە کەمترە لە پەنجەی دەستێک کەمترە ئەو بە مبالغە نایڵم کاکە خۆمە خەڵکی وڵاتێکی نوێکترە ناسی ئەم مەسئلەیە پێویستی بۆیە ئەو برادرانەی بەغا ئەوانەی قودرەتیان هەیە لە لێ هاتووەکان لێرە استشاریان پێ بکرێ بە شەریک بکرێنەوە لە قەرار بێنەوە لێرە لەگەڵ قیاداتی ئەحزاب دانیشن ئەزانی ئێمە 4 ساڵی ڕابردوو خلافێکی گەورەمان لەگەڵ پارتیچی بوو ئەو کاک زانە ژاگای لێتی لەگەڵ مامۆستا عەلی باپیر زۆر جار ئەو مشکلەیەمان تووشە بوو لەگەڵ برادرانی پارتیە ئێمە ئەمانوت علاقەی جارێ لە مؤسساتی ڕسمی گەڕێ مرجعية لم وڵاتێ مرجعيتکە تهدیدێکە ملت تهدیدێکە ئەم ملەتە ئێمە هەموو جارێک ئەمەمان بەڕوبەڕوو کاک مەسعود من خۆم چەند جارێک پێم وتووە لە کۆبوونەوەیە مادام ملت مرجعیت قرار لێدا و ئەم ملەتە قەراری داوە 5 لایانی هەڵبژاردووە کەوابێ ئەم ملەتە ئەگەر بیویستایە یەک لایەن کا بە مرجعی خۆی یەک کەس کا بە مرجعی خۆی دەنگی بە پارتی یا دەنگی بە کۆمەڵی ئیسلامی و کاک مامۆستا عەلی باپیرەدا بەڵام ئەم ملەتە ملەتێکی وشیارە هاتووە ئەم مرجعیەتی دابەش کردووە بۆ لەبەرەوەی دەوێ مرجعيتك تعددية أما مرجعية التعددية أكري قيادات أحزاب لمسائل سياسي قورية
خۆیان مەرجعێت بەڵام ئەم مەرجعێت خۆی ناکۆکەنە ناو باشە تۆ بە زەرو دەزانی بۆی سەی دەستور حیزب سیاسیەکان مەرجع بن لەبەری پەرلەمان و حکوومەت من ئەزانی مشکلەکە چییە؟ پەرلەمان و حکوومەت کوێیە؟ ئێوە خەریکە پەرلەمان و حکوومەت دەکەنە شتی خورافی کاکە براق نییە پەرلەمان و حکوومەت ئەفرێ پەرلەمان و حکوومەت دوو مؤسسەن کە لە نەتیجەیە حیزبەکان پڕێکەنەوە کێچێتان دامی پەرلەمان باشەکەوتە کوردستان دامەزراوی بۆچی ئەگەر ئیجازەم بە ئەی بەریتانیا دامەزراوی بۆچیە؟ ئەندامانی نازانی ئەندامانی پەرلەمانی بەریتانیا لەکوێ پێکهاتوون لە محافظین و عمال و لە لیبراڵەکانن هی فەرەنسا لەکوێ پێکهاتووە هی ئەمریکا لەکوێ پێکهاتووە نوێنەری ئەحزابن ئەم خورافەیە جەماعەتی ڕەهەند هاتن سیاسەتی کوردیان پێشێواند و مەجموعەیەکشیان چواشە کرد وەختی هاتووە ڕاستی کەینەوە نوێنەرایەتی پەرلەمان نوێنەرایەتی ئەحزابە نوێنەرایەتی لە حکوومەت حزبی براوە حکوومەت پێکەێنێ ئەمە بدعەیەکی سەخیفە عبادی ویستی بهێنێت انقلاب کاتە سەر دەستور سەر بەرژەوەندەکانی کورد سەر بەرژەوەندەکانی سوننا سەر بەرژەوەندەکانی شیعش بۆی جەنابی بێتە کەڵەکا جارێکتر دیکتاتۆر بێتەوە لە عێراق ئەمە بدعەیە لە سیاسەتە کاک حەکیم لە سیاسەتە بۆ انتخاباتەکەین انتخابات بۆکەین بەقوربان بۆ انتخاباتەکەین حزبێک بیباتەوە حکوومەت پێک بێنێ باش ئەمە تعارضێک لەناو مەسەلانە نییە بابەتەکەمان دەستورێت تۆ بە دەستور پێت باشە بگەڕێنەوە بۆ حیزبە کوردستانیەکان دەبێ بگەڕێنەوە ئەگەر حکوومەت و پەرلەمان و ئەوانەش کێشت نەبێ دەبێ بگەڕێتەوە قیادەی حیزبەکان لەبەر یەک خەلەلی بچووک قیادەی حیزبانە خۆیان نەچوونەتە پەرلەمان خۆیان ناچنە حکوومەت لە بەریتانیا و لە فەرەنسا و لە وڵاتانە لە وڵاتی دیموکراسیە ڕئیسی حیزب یا خۆی بەتە سەرۆک وەزیران باش عفوم کە یا خۆی بەتە سەرۆکی کوتلە لە معارەزە قیادەی حیزبانە خۆیان لە پەرلەمان و حکوومەت بە گەورەترە زانن ئەمە مشکلەکەیە باشە بۆ پەرلەمان نابێتە مەرجع لە کوردستانە لەبەرەوەی ڕئیسی حیزبەکان و قیاداتی ئەساسی حیزبەکان لەوێ باشە بەڵام ڕەنگە خەڵک پرسیار کە مادام هەڵبژاردنمان بۆچی ئەگەر بۆم پرسەکان بگەڕێەوە بۆ حیزبەکان کاکی من لە نەتیجە ئەگەر قیادەی ئەحزاب هەڵبژاردن کێ هەڵبژێری تۆ حیزبەکان هەڵبژێری حیزبەکان بۆ ئەچنە پەرلەمانەوە زۆر باش بۆ ئەوەیە لە ناو پەرلەمانە بڕوئیای سیاسی خۆیان و پلانی سیاسی و ئەو بەرنامە انتخابی خۆیان جێبەجێ کرد کە خەڵک دەنگی پێداوە نەتیجە ئێمە هاتوین حیزبمان کردووە بە دێوێکی ناشرین کە نابێ ئەبین بە ئەندامیشتیایە دەنگیشی بۆ دەین بە ملیۆنەها خەڵک لەم وڵاتە دەنگ بۆ حیزبەدا وەکو هاتوین ئەڵێ حیزبەکان ئەم بدعەیە ئەم چاواشەکاریەی 25 ساڵە جەماعەتی ڕەهەند و پاشماوەکانیان لەم وڵاتە ئەیکەنە بێ کۆتایی پێبێ ئەبێ شتەکان وەکو خۆی تعریفکەینەوە وەزیفەکان وەکو خۆی باشە دواتر گەر کاتمان دەگەڕێنەوە کاکزانە گەر بینەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی ئالیاتی هەمارکردنەوەی دەستور بەرز وتە ڕەنگە ئاراستەکان لە ناو پەرلەمانی عێراق بەو شێوازە بن کە مەسەلەی فیدراڵێت و ڕەنگە مافی کوردیش کەم بکرێتەوە یعنی هیچ مەترسێکەیە بۆ مەسەلەی فدراڵێت بۆ مەسەلەی مادەی 140 ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لە هەموارکردنەوەی دەستور اینجا بەبێ کوردیش دەستوری عێراق دەتوانرێت پەسەند بکرێت؟ بێگومان ئێمە گوێمان لەو بیرۆکانە دەبێت گوێمان لەم دروشمانە دەبێت کە هەندێک لایانی عەرەبی باس لێوە دەکەن لە کاتی هەموارکردنەوەی دەستور و پێیان وایە کە عێراق دابەش کراوە پێیان وایە ئەم دەستوری بریمەرە فەرزی کردووە لە بارودۆخێک نووسراوەتەوە کە احتیلال هەبوو لە عێراقا بیر لەوە دەکەنەوە کە سونەکان پێشتر لەگەڵ ئەو بوون کە لایانی فیدرالیەت لاواز بکرێتەوە بەڵام ڕەنگە لە خولی یەکەمەوە بیرڕایان هەبێ ئێستا لە خولی سێم بیرڕایان گۆڕاوە ئێستا ئەوان پێش ئێمەگەیشتنەوەتە قەنەعات کە پێکەوە ژیان بەم زۆرە لە ناو عێراقێکی یەکپارچە بازی زۆری ئەوێ خوێنی زۆری ئەوێدن بۆیە بیر لەوە دەکەنەوە کە فیدرالیەت فراوانتر بکرێت بەڵام ئێستا شیعە هەڵگەڕاوەتەوە لە فیدرالیەت زیاتر شیعەکە جارێکە لایەنگری فیدرالیەت بوو ئێستا ئەوان هەڵگەڕاون لە فیدرالیەت و تەماعی ئەویان هەیە کە حکمی هەموو عێراق بکەن بە یەک پارچەی هەر بەوەندە ڕازی نەبن پارێزگاکانی ناوەڕاست و وەسەد بەڕێوە بن بەنسبەت مادەی 130 بەنسبەت کۆمەڵێک مادە و ئەوانی ترکە پێدێ بارێمی کوردستان هەیە بێگومان هەندێک دەنگمان جوێ ئەبیت کە هەوڵ ئەدەن لەسەر ئەم مادەکاری خۆیان بکەن هەر کەس بەرنامەی خۆی پیادە دەکات ئەوەش ئەو کات ئێمەش وەکو کورتەوان قسەی خۆمان دەوێت و ڕۆڵی خۆمان دەنوێنین بەڵام من دەمێت دڵنیایی بدەمە خەڵکی کوردستان هیچ شتێک نابێت بە زیانی هەرێمی کوردستان لەبەرێ کۆمەڵێک فلتەر دانراوە زانێ ئەو لیژنەیە تا دەست بەکارە بێ و هەتا ئیشی خۆی ئامادەکان کاتێکی زۆری ئەوێ من گومانم هەیە کە بتوانین لەم خولێک پەرلەمانیش ئەم هەموارە ئامادە بکرێ ئەوە یەک دوام
بەبێ تەوافۆق ناتوانێت لە ئەو لیژنەیە بیرڕایەک بسەپێندرێت بە ئەغلەبی و بە زۆرینە فەرز بکرێت لەسەر نوێنەرانی کورد لەم لیژنەیە. سێم کە ئەم پێشیارانە ئەگەر لە لیژنەکەشتەوە بوون کە دێتە ناو ئەنجومەی نوێنەران ئەبێ بە 2 لە 3 دەنگ پەسەند بکرێت ناو ئەنجومەی نوێنەران. ئەو کاتیش ئەگەر ئێمە ڕامان لێ نەبێ ئەتوانین لەگەر هاوپەیمانەکانمان نەهێڵین ئەم 2 لە 3 دروست ببێ لە بووی. ئەگەر لەوەش دەرسو فلترێککە هەیە دێت لە کاتی ڕاپرسیشدا ئێمە 3 پارێزگامان بەدەستە 3 بەلایکەم لەم 3 پارێزگایەگە 2 لە 3 دانیشتوانیان پارێزگانە ئەم هەمووانیان ڕەت کردەوە تەواو و پرۆسەکە کۆتایی پێدێت. بەڵێ زۆر باشە پێشی باشمان باشە کاکزانە ڕاستەقینە لەسەر ماف و امتیازاتی کورد هەبێت لەناو. باشە زۆر باشە زۆر بە کورتی با دوا پرسیارژمێ کاتمەکەمەوە ئێستا بەبێ ئەوەی کە ئایا لە ناو پەرلەمانی عێراق ئەگەر 2 لە 3 دەنگی پێ بدرێت دوجار هەردەوێت بخرێتە ڕاپرسی ینی بەبێ ڕاپرسی دەستوری عێراق هەموار ناکرێتەوە. دەستورە یاسانیە تەنها لە پەرلەمان دەنگی بۆ بدرێ بەڵکو لە نەتیجەدا باش پەرلەمان ئەبێ ڕاپرسی لەسەر بکرێ و دانیشتوان پەسەندی بکەن. بەڵێ سوپاس دەکەین کاک سەرنی خولەکەش بۆ بەڕێستان ئێستا دۆخی ئەمنی سیاسی ئابووری عێراق لەبارە بۆ مارکردنەوەی دەستور ئەگەر ئێرادە هەبێ لەبارە هەموارکردنەوەی دەستورەکرێ ببێتە یەکێ لە ڕێگا چارەکان ئەکرێ ڕێگا چارەسەری ئەو قەیرانە نەبێ بۆ نێزان ئەم قەیرانانە ئەکرێت دەستور ئەگەر تەوافقێکی تیاابێ ئەکرێ دەبێت یەکشت بڵێ هەندێک مادەی عادی ڕەنگە کەمکردنەوەی ژمارە ئەندامانی پەرلەمان و گۆڕینی ئالەتی ڕەنگە تێپەڕێ بەڵام بەبێ ئەوە هەرچی بکرێت نەتیجە ئەبێ بخرێتە ڕەفراندۆمەوە سێ پارێزگارەکە و کەرکیش لە دژی دەنگدەن. زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان سەدار عەبدوڵڵا سیاسەتمەدار و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە سودی سەرکێڕوا لە بەغدادەوە زانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی. سپاس بۆ ئەو کارم سپاسی بۆ بینەرانی بەڕێستا بەرنامەی تر خواتان لەگەڵ.